کە پێغەمبەر لە حەدیثی صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەچ کەسێک لە دوای نوێژی بەیانیەوە لە شوێنی نوێژەکەیان دانیشێ قسەی دنیایی نەکە خەریکی تەسبیحات و ذکری خوا بێ هەتاکو کاتی چێشتەنگاویش هەستێ دوور کە عەد نوێژی ضوحا بکە سونەتی ضوحا بکە خێری حەج و عەمرەیەکی تامە سێ جار پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خێری حەج و عەمرەیەکی تەواوی هەیە دەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من ئەم چوارشێم سێ جار تۆ خێری هەموو ئەو دانیشتەی هەموو ئەو ذکرانەی هەبووە چییە سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته لبركا خوش كان بران سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته باكي بعيبي بو خواص باص سايش بو او بجماري همو دروس كلاوكاني حتى خواي قولة خوي راضي أبد بكشاري عرشي خوا وزني عرشي خوا وهندي مركبي همو شكاني اما چوار جار سێ جار دووبارەی کە تۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە هەموو ئەو ذیکرانە خێری زیاتر